ئەم ئاەتە براکانم جارێ ئەثەرەکە چی بوو؟ قوڕەیشەکان دانەوێ بزانن هەندێکیان لە گوماندان، هەندێکیان لە عیناددان و هەندێکیان لە نەفامی جەهالەتدان. هاتنە لای جوولەکە وتیان باشە ئێوە خوای گەورە موسا پێغەمبەری بۆ ناردن عەلەیهی سڵاتو وەسەلام، موعجیزەکەی موسا چی بوو؟ وتیان موعجیزەی موسا ئەوە بوو دەستی دەخستە ژێر باڵی دەری دێنا سپی دەبوو، دارێکی پێ بوو فڕێدا دەبوو بە مار. ئەی موعجیزەی عیسا چی بوو؟ چوونە لای نەسڕانیەکان پرسیاریان لەوانش کرد، قوڕەیشە کافرەکان، ئەوانش وتیان موعجیزەی عیسا ئەوە بوو کە کەڕ و لاڵ و وەلحاصڵ کوێر ئەوانەی چا دەکردەوە و هەروەها مردووی زیندوو دەکردەوە بە ئیزنی خوا. وتیان تەواو کەواتە ئێمەش ئێستا داوای موعجیزەیەک لە محەممەد دەکەین عەلەیهی سڵاتو وەسەلام، ئەو موعجیزەی کە خۆمان اقتراحی دەکەین، کە خۆمان پێشنیاری دەکەین. هاتنە لای پێغەمبەر محەممەد عەلەیهی سڵاتو وەسەلام وتیان بۆ ئەوەی بیسەلمێنیت کە تۆ پێغەمبەری خوایت عەلەیهی سڵاتو وەسەلام، چێو تەپۆڵکەی سەفامان بۆمان لەخوا پارێ بیکا بە ئاڵتون، بیکا بە زێڕ. إن الصفا والمروة، صفا مروة چین؟ دوو شاخۆکەی بچووکن، شاخۆلکەی بچووک، یعنی تەپۆڵکەیەکی نیمچە شاخێکی بچووکە، بەزێستا چونکە پڕکراوەتەوە و کاشیە و تەرتیبات و بەلاتەوە سەری دەڵێ ئێرە بەرز بووە، هەر بەرزایی ماوە ئەوەی کە لە خوارەوە سەفا و مەروە بکە، سعی بێنە سەفا و مەروە. وتیان باشە ئێمەش چۆن پێغەمبەری نەسڕانیەکان ئەوەی کردو و هیچ گەورە جوولەکان ئەوەی کردو، ئێمەش کە تۆ دەڵێ پێغەمبەرم باشە داوا لە خوا بکە سەفامان بۆ بکە بە ئاڵتون. وای گەورە ئاەتین ئەردە خوارەوە فەرمووی ئێوە نیشانەی ڕاستێتی محەممەد عەلەیهی سڵاتو وەسەلام، یعنی مانای مەغزای قەزیەکە ئەوەیە کە بەرد و شاختان بۆ بکە بە ئاڵتون، بە دوای ئاڵتونەوەن. ئەی باشە بۆ بیر لەوە ناکەنەوە ئینە فی خەڵقی السەماواتی وەلئەڕض، کە بەڕاستی لە دروستکردنی ئاسمانەکان و زەویدا، واختلاف الليل والنهار، و ئاڵوگۆڕی نێوان شەو و ڕۆژیش، شەو دێ ڕۆژ دەڕوا، ڕۆژ دێ شەو دەڕوا، شەو درێژ دەبێت ڕۆژ کورت دەبێتەوە، ڕۆژ درێژ دەبێت شەو کورت دەبێتەوە، و هەندێک جار تەعادل دەبێن. یعنی ئەو هەموو عەظەمەتەی خوا خەڵقی السەماواتی وەلئەڕض، ئەوە هەرچی مەکانە دەیگرێتەوە شوێن، واختلاف الليل والنهار ئەوەش هەموو زەمانێک دەگرێتەوە. یعنی خوای گەورە خالقی مەکان و زەمانە، ئەوەی کە شوێنە کوێیە؟ السەماوات والئەڕض، ئەوە هەرچی شوێنە خوا دروستی کردووە. ئەی کات بەهۆی چیوە دروست دەبێت کاکە؟ شەو ڕۆژ نییە، و شەو ڕۆژیش هەر خوای گەورە دایناوە. الحمد لله خالق السماوات والأرض جاعل، أو يترد فرمتشي الحمد لله الذي خلق السماوات والأرض وجعل الظلمات والنور ثم الذين كفروا بربهم يعدلون، سورة أنعام. الذي خلق السماوات والأرض وجعل الظلمات والنور، أو خوايك أسمان كانوا زي يدرس كده أو مكان، وجعل الظلمات والنور تاركا يكانوا رونات شيدانا وشوروش، أوش شي أوش زمن كات إخواك أوي كردبه لسر أوا بچي كوتوا آية دتواني تبولكي كاتا آلتوني عن ايتواني أي آلتوني چه درستي كردو؟ خو ايو درستان نكردو، باوكتان درستي نكردو، دايكتان درستي نكردو، أي مگر خوا درستي نكردو. يعني واتا بو عقلتان ونده بچوك أي قريش أي مشركين هيج أم عضا أوهم بلغو نشانا زور و قورو مزناني خوا نابينن، استا قرطان قرتو لوي چێوی سەفاتان بۆ بێتە ئاڵتون. لە داواکاریەکەشیان ئەوە دەردەکەوێت کە هەدەفیان پارەیە، هەدەفیان مادەیە، هەدەفەکە گەڕان نییە بە دوای بەڵگە و نیشانەی عەظەمەت و وەحدانیەتی خوا. ئەجینا ئایا چێوی سەفا بێ بە ئاڵتون گەورەترین نیشانەی خوایەتیە، یا ئەو هەموو ئەرز و ئاسمان و زەمان و مەکان و شەو و ڕۆژ کامی گەورەتر؟ ئەوە چونکە لەوانەدا لە دروستکردنی ئاسمان و زەوی و
هێنانی شەو و ڕۆژ چی هەیە لە ئايات و بەڵگە و نیشانەی زۆر مەزنی تێدایە لەسەر وحدانیەتی خوا، سەر تاک و تەنایەتی خوا. بەڵام بۆ چێم ئاەتانە دەبینێت، چێم بەڵگە و نیشانانە هەست پێ دەکات، چێ دەرس و عیبرەت وەردەگرێت؟ لئولی الألباب، ئەوانەی کە خاوەنی عەقڵێکی سەلیم، خاوەنی بیرکردنەوە و ژیریەکی سەلیمن، ئەوانە ئیستیفادە دەکەن.